ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێست لە خزمەتیەوەی عەزیزان. چەند باس و بابەتێکمان هەیە لە بەرنامەی ئەمڕۆکەماندا. یەکەم بابەتمان کۆماری ئیسلامی خەڵک برسیتر دەکات. دەمان هەوێت لەم بارەیەوە قسە و باسێکمان ببێت لەگەڵ ئێوەی عەزیزان. کۆماری ئیسلامی خەڵک برسیتر دەکات. ساڵی 1404 بە زیادبوونێکی بێوێنەی نرخی خواردەمەنی دەستی پێکرد. ئامارەکان دەری دەخەن کە نرخی خواردەمەنی لە 2 هەفتەی سەرەتایی مانگی خاکە لێوەدا 30% زیادی کردووە. ئەم دۆخە ئەنجامی بەڕێوەبردنی هەڵە و گەندەڵی سیستماتیکە لە بازاڕدا کە ناتوانێت پێداویستیە سەرەتاییەکانی خەڵکدا بین بکات. بە دەرچوونی براندێکی بیانی لە بازاڕی ڕۆن لە مانگی بەفرانباری 1403دا کەمبوونەوەی ئەم کاڵایە زیاتر بوو و ئێستا بووەتە قەیران. نرخی گۆشتی سوور زۆر زیادی کردووە. هەر کیلۆیەک گۆشتی مەڕ لە 980,000 تمەنەوە لە ماوەیەکی کورددا گەیشتۆتە 1,100,000 تمەن. ئەم زیادبوونەی نرخی ئەم کاڵایانە تەنانەت لە گۆشتی دەوڵەتیشدا کاریگەر بووە و 40% گرانتری کردووە. مریشک کە وەک سەرچاوەی سەرەکی پرۆتەین بۆ خەڵکی چینی مامناوەند دادەنرێت بە زیادبوونی 12% لە نرخدا گەیشتۆتە 109,000 تمەن. حبوبات و دانەوێڵە کە بەشێکن لە دوایین سەرچاوەکانی خواردنی چینەکەم داهاتەکان بوونەتە کاڵایەکی بەردەست نەکەوتو. سێوزەمینی کە وەک جێگرەوەیەکی هەرزانتر بۆ برنج و گۆشت بۆ هەژاران ناسراوە بە هەڵاوسانی 270% ئێژگارگران بووە. ئامارەکانی خۆراک هۆشداری دەدەن کە تێکڕای بەکارهێنانی گۆشتی سوور لە 12 کیلۆگرامەوە لە ساڵی 1390ەوە بۆ 4 کیلۆگرام لە ساڵی 1401دا کەمی کردووە. بۆ چینەکانی خوارەوەی کۆمەلگا بەکارهێنانی گۆشت بۆ کەمتر لە 1 کیلۆگرام لە ساڵێکدا کەمی کردووە کە ئەمە نیشاندەری قەیرانی ئەمنیەتی خۆراکە. تێگڕای کالێری ڕۆژانە بۆ 2540 کیلۆ کالێری کەمی کردووە. بەڵام زۆربەی ئەم کالێریانش لە دانەوێڵەوە دابێن دەکرێن. 55% دانیشتوانی شارەکانی ئێران لە مەترسی ئەمنیەتی خۆراکدان کە ئەمە بەو مانایەیە کە نیوەی خەڵک نەک تەنها برسین بەڵکو خۆراکی تەندروستیش بێبەشە. هێڵی هەژاری بە شێوەیەکی مەترسیدار لە زیادبووندایە چونکە خواردەمەنی ڕێژەی 35% سەبەتەی خەرجی خێزانەکان پێک دەهێنێت. ئەم زیادبوونی نرخانە ملیۆنەها کەس بۆ خوار هێڵی هەژاری و برسیەتی پاڵ پێوە دەنێت. هەڵاوسانی بێکۆنترۆڵی خواردەمەنی بەردەوامە لە کاتێکدا زیادکردنی هەڵدەستەکان تەنانەت ناگاتە نیوەی ڕێژەی تەوەڕوم و هەڵاوسانیش. ببوورن ئەم نایەکسانیە قوڵایی هەژاری زیاد کردووە و دۆخەکەی بۆ چینە جیاوازەکانی کۆمەلگا زۆر سەختتر کردوێتەوە. بەڵام بەم دۆخەی ئێستا خەڵک ڕوبەڕووی کێشەی زۆر دەبنەوە لە دابینکردنی خواردەمەنیدا و ئەمنیەتی خۆراکیان بە توندی هەڕەشەی لێ دەکرێت. لەم دۆخە قەیرانیەدا پلانە ئابوووریەکان و پشتگیری چینە زەحمەتکێشەکان بە هیچ شێوەیەک بە دروستی جێبەجێ ناکرێن لە کاتێکدا ئێران بە 1% دانیشتوانی جیهان 10% نەوت و گازی جیهانی لەدەستدایە و سامانی سروشتی زۆری هەیە. بەڵام ناکارامەیی سیستمی حاکم، دزی و گەندەڵی ئابووری، تێچووی بەرزی گروپە تێروریستیان نیابەتیەکان خەڵکی ئێرانیان بە مانای ڕاستەقینە بەرەو برسیەتی کێشاوە. ئێران بە سەرچاوە سروشتیە زۆرەکانیەوە دەبوو یەکێک لە بەهێزترین وڵاتانی جیهان بێت لە دابینکردنی پێداویستی خۆراکیەکان و ئاسوودەی خەڵکەکەیدا. بەڵام لە دۆخی ئێستادا ئەم سەرچاوانە لە جیاتی خزمەتکردنی خەڵک بۆ بەرژەوەندی گروپە نیابەتیەکانیان خەرج دەکرێت. سەرڕای هەموو سامانە سروشتیەکان و سەرچاوە گەورەکان خەڵکی ئێران هێشتا گیرۆدەی کێشە ئابووریە توندەکانە. دزی و گەندەڵی ئابووری بوونەتە قەیرانێکی جددی لە سیستمی ئابووریدا و ڕێگری دەکەن لە بەدیهێنانی دادپەروەری ئابووری. ئەم دۆخە نیشانەی ناکارامەیی سیستمی حاکمە کە نەک تەنها ئاسوودەی خەڵک دابین ناکات بەڵکو لە هەژاری و برسیەتیدا گیریان دەهێڵێتەوە. ئەم دۆخە ئەنجامی گەندەڵی و ناکارامەییە کە لە ئاسی دەسەڵاتدا بە توندی ڕێگی داکتاوە. لەبەرەوەی ئێران بەهۆی ئەم دۆخە ناتوانێت بە شێوەیەکی باش سوود لە سەرچاوەکانی وەربگرێت
خەڵکی ئێران لە کاتێکدا دەبوو لەم سامانانە سوودمەند بن لە هەژاری و بێبەشیدا دەژین لە ڕاستیدا خەڵکی ئێران لە جیاتی سوودمەند بوون لە سەرچاوە سروشتیەکانی وڵات تێچووی گران لە ئەنجامی گەندەڵی و بەڕێوەبردنی خراپدا دەدەن ئەم دەسەڵاتە دەبێت بگۆڕدرێت تا خەڵکی ئێران بتوانن لە مافە سەرەتاییەکانی خۆیان سوودمەند بن و لە برسێتی و هەژاری ڕزگاریان فەرمون ناوبڕێکی کورد ببینن گەڕەمەوە
بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەچینە لای دووهەم بابەتمان کە دەربارەی کارتۆنخەوی و بێخانەولانەییە. کارتۆنخەوی و بێخانەولانەیی شەرمەزاریەکە بۆ حکوومەتی ئیسلامی. بێخانەولایەنی و کارتۆنخەوی دیاردەیەک نییە کە کۆماری ئیسلامی بتوانێت بیشارێتەوە. ژمارەی و کەسانەی کە توانای دابینکردنی خانوویان نییە لە ئاستی معتادان و کارتۆنخەوی سونەتی گەلێک واوەتر چووە و بە ملیۆن کەسی گرتووەتەوە و ئەمڕۆکە بۆتە ئازارێکی دیاری کۆمەڵایەتی لە ئێراندا. لە سەرەتای ساڵی 1358ەوە سەرانی کۆماری ئیسلامی و شەخسی خومەینی بە شێوەیەکی ڕیاکارانە کرێکاران و خەڵکی بێبەشیان بە مستەزعەف و کۆغنشین ناودەبرد و حکوومەتەکەیان بەهی ئەوان لە قەڵەمەدا. ئەوان لەژێر ئەم ناوەدا کرێکاران و بێبەشانی کۆمەڵگایان بەکارکردنی بێتەوەقوعان دەدا ویان دەیان ناردنە کوشتارگاکانی شەڕی ئێران و عێراق. دوای کۆتایی هاتنی شەڕ ڕەفسەنجانی عەبای ڕیاکاری تا ڕادەیەک فڕێدا و بەدانی مەیدانی بەرین بە شرکەتەکانی خۆی دابینکردنی هێزی ئینسانی هەرزان بۆیان کەمکردنەوەی هەڵدەستەکان بڕینی یارمەتیە دەوڵەتی و بیمە کۆمەڵایەتیەکان و بێکارکردنی بەرین بە بیانووی کەمکردنەوەی هەزینەی دەوڵەت کرێکاران و خەڵکی بێبەش و زەحمەتکێشانی بە ناخی هەژاریدا بردە خوارێ. سیاسەتە نێۆلیبرالیستی و دژە کرێکاریەکانی ئەم بەناو سەرداری سازەندەگیە لەلایەن کابینەکانی خاتەمی ئەحمەدی نژاد و ڕوحانیەوە درێژە پێدرا و تا بە ئێستا شەر بەردەوامە. ئەم سیاسەتانە لەسەر بەستێنی ئابوووریەکی قەیران لێدرا و مافیایی و گەندەڵ پیادەکرا و ئەو مەسیبەتانەی کە ئێستا بەلووتکەی خۆیان گەیشتون بەدی هاتوو کە دیاردەیەکی وەک بێماڵ و حاڵی و ئێعتیاد گۆشەیەکە لەم هەموو موسیبەتە کۆمەڵایەتیانە. گومانی تێدا نییە کە موسیبەتی جۆرا و جۆر و لەوانە بێمەسکەنی، هەژاری و برسیەتی و ئێعتیاد و سوالکردن بەرهەمی نظامی چینایەتیە. لە دەورەی ئێمەدا سیستمی ئابووری و حکوومەتی سەرمایه‌داری سەبەبکار بۆ یان هۆکاری مانەوەی ئەم موسیبەتانەیە. لە ئێران ئاستی گەلێک بەرینی ئەو موسیبەتانەی کە ژنان و پیاوانی کرێکار و زەحمەتکێش و منداڵانی کچ و کوڕیان لەگەڵیان بەرەوڕوون بەرهەمی ڕژیمی ئیسلامی و سەرمایه‌دارانی ژێردەسەڵاتی ئەوانە. سەرانی کۆماری ئیسلامی لە ئێران لە هەندێک دەورەدا زۆر بە بێڕووییەوە حاشایان لە بوونی خێڵی بەرینی خەڵکی بێبەش و بێمەسکەن و برسی دەکرد. لە سەردەمی دەسەڵاتی ئەحمەدی نژاددا ئیدعا دەکرا کە لە ڕێگەی ئامانجارکردنی یارانەکانەوە تەنانەت یەک کەسی برسی و بێماڵ و حاڵ لە کۆماری ئیسلامیدا بوونی نییە. دەیانگوت لە ڕێگەی پرۆژەکانی مەسکەنی مێهرەوە هەمووان دەبنە خاوەنی مەسکەن، بەڵام ڕۆحانی کە درۆکانی لە بواری پێویستی گەشەی ئابووریدا تەحویلی خەڵگەدا نەیتوانی دیاردەی ئاشکرای کارتۆنخەوی و بێمەسکەنی بشارێتەوە. ئەو لە بەرامبەردا لەسەر پێویستی پاکسازی کارتۆنخەوەکان و گشت ئەو کەسانەی بەرەو شەقامەکان پاڵپێوە نراون جەختی کردەوە تا شاید لەم ڕێگایەوە ڕواڵەتی ئیسلامی عەزیز لە خەوش بەدوورێت. لە ئێستادا وە هاوکات لەگەڵ بە چۆکداهاتن لە بەرامبەر ئەمریکادا زیاتر لە ڕابردوو شمشێریان لە دژی خەڵک لە کالان دەرکێشاوە. ئیعدامی یەک لە دوای یەکی زیندانیانی سیاسی و زیندانیانی قوربانی ئەو نظامە چەوسێنەر و گەندەڵە بەشێکە لە سیاسەتێک کە ئامانجی بێدەنکردنی خەڵکی ناڕازیە. بێماڵ و حاڵەکان، معتادان و باقی بەرەو خیابان پاڵپێوەنراوەکان قوربانیانی نظامی حکوومەتی و ئابووریدا سەپاو بەسەر خەڵکی ئێراندان. ئەمانە قوربانیانی کاربەدەستان و سەرمایه‌دارانێکن کە خۆیان بە سەدان هەزار ماڵ و ژووری بەتاڵیان لە اختیاردایە. زۆربەی ژنانی و پیاوانی کارتۆنخە و کرێکارانی بێکارکرا و قوربانیانی نائەمنی شوێنی کار و موسیبەتەکانی هاوشێوەن. بەشێک لەوان کەمەندامان و کەس مەیدانەکانی شەڕن. سەرانی کۆماری ئیسلامی کە لە دوای کۆمەڵی قەیرانی سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەوە گرفتارە هەوڵ دەدات لە ڕێگای ئەم سەرکوتکەریەوە ماوەیەکی تریش تەمەنی پڕ لە شەرمەزاری ڕژیمەکەیان درێژتر بکەنە. کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و بێبەش گەشتونەتە ئاستێک لە وشیاری و جەسارەت کە ئەو فرسەتەیان پێنادەن. لە درێژەی خەباتی بێپسانەوەی ئەمڕۆدا بەرەبەرە شاهیدی یەکگرتووی و هاواهەنگی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و دەرکەوتنی نیشانەکانی ڕزگار جاری دەبین.
هجين هاجين منو كسام همو روجي هجين هاجين جياني أمرو مفروشم بكريني ناني سبي جياني أمرو مفروشم بكريني ناني سبي أمروش ديسان هاتو مادر هجين هاجين أمروش ديسان هاتو مادر هجين هاجين جياني أمرو بفروشم بكريني ناني سبي لمناك رخواني نان لمناك لمناك رخواني نان لمناك هنايكم فنغوتا دينو قرون هنايكم فنغوتا دينو قرون أيدان ديدان أيدان ديدان لمبا جيانا الزان لنان لما زهرة بروح مداها جيانا الزان لنان كسام همو روجي هجين هاجين منو كسام همو روجي هجين هاجين جياني أمر مفروشم بكريني ناني سبي جياني بكريني ناني سبي أمروش ديسان هاتو مادر هجين هاجين أمروش ديسان هاتو مادر هجين هاجين جياني أمرون بفروشم بكريني ناني سبي لمناك رخواني نان لمناك لمناك رخواني نان لمناك هنايكم فنغوتا دينو قرون هنايكم فنغوتا دينو قرون أيدا ديدان أيدا ديدان لما زهرة بروح مداها
دابەشبوونی کار و لێکەوتەکانی لەسەر پێگەی کۆمەڵایەتی باسێکی ترە دەنووسینی بەڕێز ژیا عەباس قادر. ئەگەر چاوێک بخشێنین بەسەر مێژووی مرۆڤایەتی و سەرەتای دابەشبوونی کارەکان لە نێوان ڕەگەزی نێرومێدا دەبینین هۆکاری سەرەکی ئەم دابەشبوونە پەیوەندیدار بووە بە جیاوازی جەستەی نێرومێ کە هەر لە کۆنەوە پێکاتەی جەستەی پیاو لە ڕووی پێستی ئەستور و ئێسقانی پتە و ماسوولکە بەهێزەکانی جۆرێک لە ئامادەباشی دروست کردووە بۆ ئەوەی توانای بەرگەگرتنی هەبێت لە کاتی ڕاوکردن و پارێزگاریکردن لە کۆمەڵەکە لە هێرشی دەرەکی و ئاژەڵی دڕندە. بەڵام ژنان بە حکمیەوەی زۆربەی مانگەکانی ساڵیان دووگیان بوون یان منداڵی ساوایان هەبووە ئەم کارە جەستەی لاوازکردن بۆیە ناچار بوون لە نێو ئەشکەوتەکان بمێننەوە بۆ ئاگاداربوون لە منداڵەکان. دواتریش لە قۆناغی کوشت و کاڵی هەندێک لە کارەکان هەر پێویستی بە هێزی بازووی پیاو هەبووە. لێرەوە ئەم شێوازی دابەشبوونی کارە بەردەوام بوو وەک بۆ ماوەیەکی کۆمەڵایەتی نەوە لە دوای نەوە گوێزرایەوە بۆ مرۆڤایەتی. خەتیسکردنی ژن لە چوارچێوەی ماڵ و دەستگرتن بەسەر فەزای گشتی لەلایەن پیاوانەوە بووە سروشتێکی کۆمەڵگەی پیاو سالاری. دابەشبوونی کار بەسەر ژن و پیاودا تەنها نەبووە هۆی جیابوونەوەی کارەکان لە نێو هەردوو ڕەگەزدا بەڵکو کاریگەری هەبوو لەسەر دەستنیشانکردنی شوێن و پێگەی هەر یەک لەم دوو ڕەگەزەش. هەرەوەندەش نا هەر یەکە لەم کارانە کۆمەڵێک سیفەت و تایبەتمەندی پێویستە کە وەک خصلەتێک لەو کەسانەدا بوونی هەبێت. زۆر دووبارەکردنەوەی هەر کردارێکیش بۆ ماوەیەکی دیاریکرا و بێگومان دەبێتە خویەک لەو کەسەوە کەسێتی دەنەخشێنێ. هەر یەکێکیش لە کارەکان بۆی دیاری بکرێت ئایا کارێکی پیاوانە یان ژنانەیە ئەوە بە گوێرەی زۆرینە و کەمینەی ڕەگەزەکە لەو کارەدا بڕیاری لەسەر دەدرێت. دواتر لەسەر ئەو بنەمایە دەبێتە کارێکی ژنانە یان پیاوانە. لێرەوە ئەو ڕەگەزەی کە زۆرینەیە لەو کارەدا ئەو ڕافتار و هەڵسو کەوتانە پیادە دەکات کە کارەکە پێویستێتی و بەمە شناسی ڕەگەزی دروست دەبێت و دەبێتە بڕیار و حکمێکی پێشوەختە و بە پێ ڕەگەزەکانیان بەسەر کەسەکاندا دەسەپێنرێت. بۆ نمونە کاری سیاسەت و بزنس کارێکی پیاوانەیە. ئەو سیفەتانەی ئەم کارە دەیەوێت بریتە لە حکمی عەقڵانی و توانای بڕیاردان و ئیدارەدان و داهێنان و زیرەکی. هەرچی کاری ناوماڵ و بەخێوکردنی منداڵیشە کە ژنانەیە پێویستی بە خۆشەویستی و سۆز و میهرەبانی و نەرمونیانی و شەو نخوونی و قوربانیدان هەیە. لێرەوە ئەم سیفەتانە بوونە سیفەتێک و بەسەر هەمووی ژن و پیاوەکاندا سەپێنراون. پیاو بووە باڵادەست و پلەی یەک و بەکانهێنەری ئەو هێز و دەسەڵاتەی سروشتی پیاو بوون و کولتور و کارە بە بەهاکانی پێیان سپاردبوو بۆ ئازاردان و چەوسانەوەی ژنان کە بوونە پاشکۆ و پلە دوو قوربانی لە کۆمەڵگە. ئێستا کارەکان زۆر گۆڕاون. ژنان بوون بە خاوەنکار و سیاسەتمەدار و حکومداری وڵات. زۆرینەی هەرە زۆری ژنان کار دەکەن و پارە پەیدا دەکەن. بۆیە ناکرێت پیاوی ئەم سەردەمە هەڵگری هەمان سیفەتەکانی پیاوی کۆن بێت کە باسکرا. پیاوی نێو چیرۆک و ئەفسانەکان پیاوێکی بەهێز و بە زەبر و زەنگە. پیاوی نوێ پیاوێکی نەرمونیان و بە سۆزە لەگەڵ ژن و منداڵەکانی. مەبەست لە متانە ئەوەیە کە لە کۆمەڵگەی کوردیدا پێویست بەوە دەکات سەر لە نوێ خوێندنەوە بۆ وێنە ژنانە و پیاوانەکان بکرێت و دووبارە داڕشتنەوەیان بۆ بکرێت بە جۆرێک کە بگونجێت لەگەڵ ئەم ساتەوەختەی ئێستادا کە ژیانی تیاکەن. چونکە ڕەنگە هۆکاری سەرەکی زۆرێک لە تونند و تیژیانەی ڕوو دەدەن پەیوەندیدار بێت بە نەگونجاندنی وێنە ژنانە و پیاوانەکان لەگەڵ ئەم سەردەمە. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆمان. هیوادارم کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوو بێتن و سوودی پێویستان وەرگرت بێت. زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز کە تا کۆتایی لەگەڵماندا بوون. تا بەرنامەی لێکدانەوە هەڵوێستێکی تر ماڵاوە ژیانێکی خۆش بۆ هەموو لایتان.